میوانێکم هەیە ئاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانیەوە کاگاری ئەم کاتت باش شاندی پارتی دیموکراتی کوردستان دوای کۆبوونەوەیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئێوە سەردانیان کردن بۆ لقی چوار هاتنە لاتان ئەگەر پێمان بڵیت بەیاننامەکەی یەکێتی ئەڵێ کۆبوونەوەکە ئیجابی بووە لەگەڵ پارتیە ئەگەر تۆ پێمان بڵێ شاندی پارتی چیانەوت لە سەرنجامی کۆبوونەوە؟ سپاس. خۆی هەر بڵێن ئیجابیاتی کۆبوونەوەکە بۆ یا دەرەکەوێ وەکو ڕوونە لای هەمووان شتێک هەیە کە ئەڵێن ڕێی 1000 کیلۆمەتر بە هەنگاوێ دەست پێکە ئەم هەنگاوە زۆر باشە بە ئاراستەیەکی باش. ئەمە یەک. دووهەم خاڵێکی تری ئیجابی ئەوەیە کە هەردوو لە متمانەی بەردەوامبوونی کۆبوونەوەکانی یانی کۆبوونەوەی دانوستان ئەڵێم ئەویان ئەومان بە یەکتری داوە، ئەمەش لایەنێکی ئیجابیە. بۆ مەسەلەی ناوەڕۆکی کۆبوونەوەکان من یعنی بڵێن ئێمە لە زۆر جار لە ڕاگەیانەکانە لەم فترەی ئەخیرا بڵێن لەم چەند ڕۆژەی ئەخیرا ئەومان باس کردووە کە بۆ سەلامەتی هی مفاوەزات هیچ پێویست ناکە ئەو گفتوگویانەی کە ئەم لیژانی مفاوەزات لە نێوان لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکتریایکەن ڕاستەوخۆ لە ڕاگەیانەکان بڵاو بێتەوە لەبەرەوەی هێشتا بیرروڕاکان بەیەکەوە لە مەنزڵێکە باش نەگوڵاون، بۆیە هەر خەبەرێک بێتە دەرەوە زۆر کرچ و کاڵە وەکو بڵێن تەحلیلی شەخسیە و ئیجتیهادی شەخسیە. ئەم لیژانانە کە دروستکرا من باسی لیژنەی خۆمانەکەم، لیژنەیەکی زۆر زۆر بە تەجروبە، زۆر زۆر کارامە وەلێزان لەگەڵ لایەنەکان مفاوەزاکەن. خۆش دەزانی مفاوەزات بە جارێک و بە سەعاتێک و لەوانەیە جاری وایە بە هەفتەیەک و بە مانگیشیش یعنی نەگەین نەتیجە زۆر احتیاجیە. باش ئەمە سروشتی مفاوەزاتە. من ئەگە لێرە ڕاگرم بەو نەخشەی کە تەماشای هەڵبژاردنەکان نەتیجەی ئەخیری مفاوەزات لەگەڵ منە قساکە بەڵێ نەتیجەی ئەخیری مفاوەزات ئینشاءڵڵا بە نەتیجەیەکی باشێتەوە و یعنی بێ بە خێر و بەرەکەت و کابینەی دا بە زووترین کات تەشکیلێک. زۆر باشە. بەو ئەنجامەی کە بەدەست هاتووە نەخشەی ینی ئەنجامەکان دوای هەڵبژاردن زیاترەوە پیشانەیەن کە بێ پارتی و یەکێتی بگەنە ڕێکەوتن لەسەر دروستکردنی حکوومەت و دامەزرانی کابینەی نوێ، چونکە لایەنەکانی تر زۆرینەی یا بایکۆتیان کردو یان هەنە داواکاریان هەیە بەڕاستی وەکە ئەوترێت لەگەڵ واقعا ناگونجێت. پێت وایە لەگەڵ یەکێتی بەم شێوازەی کە دەستان پێکردووە گەنە ئەنجام بەم شێوازە کە ئەڵێم چونکە پارتی بەجیا وەفدی دروست کردووە سەردانی لایەنەکانەکە، یەکێتیش بۆ خۆی شاندی دروست کردووە سەردانی لایەنەکانەکە. بەڵێ خۆی هینە قسەیەکە زۆر مەشهورەڵێ ئێمە یەکتری باش ناسین، ینی بڵێن ئێمە و لایەنە سیاسیەکانی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانەمانە. حقیقەتێک هەیە دیفاکتۆیەک هەیە، یعنی ئەستەما کە ئێمە و برانی بەڕێزمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەرچیان پێ نەکرد بێ کە بەڕێوەبردنی ئەم وڵاتە بەبێ ئێمە یەکێتی ناکرێ، نە ئێمە بەتەنیا یەکێتی بەتەنیا و حتمما بە مشارەکەی لایەنە سیاسیەکانی تر بەسم ئەوەشە. بەڵام ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان دوو جەمسەری سەرەکی دەسەڵاتین لە هەرێمی کوردستان و ئەمری واقعین. بۆیە ئەمە لایشی تری قەزیەکەوەی کەوت هەندێک تەوەقوعات هەیە کە یعنی بڵێن ئەسێتە بابی خەیاڵەوە و لە واقع دەرەچەیە. خۆی سیاست بریتێ لە تەعامل لەگەڵ واقع. اینجا بۆیە هەر کەسێک دەستی برد بۆ مەوادی خەیاڵی معنای ئەوەیە نیازی نییە ئەم مفاوەزەی کە ئیکا لەگەڵ لایەنەکەی بەرامبەری هیچی لێشین بێتەوە کە ئەمە بە زەرەری هی پرۆسەکەیە و واش ئەکا کە تەشکیلەی کابینی دەهێن دوا بکەوێ. بۆیە ئێمە هیوادارین کە هەموو لایەنە سیاسیەکان سیاست بکەن، یعنی چی؟ یعنی سەری واقع بکەن و تەعامل لەگەڵ واقع بکەن لە جەوێکی هێمنانەیە ئەو خاڵە واقعیانەی کە هەیەیانە بیخەنە سەر مێزی مفاوەزات و بۆی گفتوگۆی لێ بکەین. زۆر باش. پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت بۆ گفتوگۆ و دانوستان لەگەڵ لایەنەکان هیچ مەرجێکمان نییە،
بەڵام دروشمێکی هەیە زیاتر لە مەرجەچێت ئەویش یەک هەرێمی و یەک حکوومەت و یەک پەرلەمان و یەک هێزی پێشمەرگ. اینجا تخوا هیچ مەرجێک لەوە جوانتر هەیە بۆ لایەنێک یا تاکە کەسێکی نیشتیمان پەروەر چ کەسێکی نیشتیمان پەروەر لە هەرێمی کوردستان هەیە یا خەڵکی هەرێمی کوردستان بێ لە هەموو دنیا حەزی لەوە نەبێ کە یەک هەرێم هەبێ و یەک هێزی پێشمەرگە هەبێ و یەک ئیدارەی حکومی هەبێ و ئەچۆن یەک پەرلەمان هەبێ و ئەوە یەک ڕێزی میلەتێک ینی ئەسەلمێنێ و ئەمە کۆڵەکەی سەرێکیە بۆ مانەوە ینی بۆ بقاع و ئەمە پێگەی تۆ لە بەغا لەگەڵ مفاوەزات هەتا لە دەرەوەی عێراق لە ناوچەکە یعنی پێگەت بە قووە دەکات بۆیە ئەمەی کە ئێمە ئێڵێن ئەمە مەرج نییە ئەمە مەبدەئێکی بنەڕەتیە کە لابد دەمینها ئەبێ هەمومان لە چوارچێوەی ئەو مەبدەئەیە لەگەڵ یەکتریا قسە بکەین نەک لە دەرەوەی ئەوە یعنی ئەگەر قەرار بێ هەرێمی کوردستان بێ بە 2 پارچە و 3 پارچە و 10 پارچەی تر بۆچی مفاوەزە لەگەڵ یەکتریا بکەین ئێمە بە یەکەوە بێ مڕاد ئەم وڵاتە بەرین بەڕێوە بۆیە ئەمە تەمینی یا بڵێن یەک ڕێزی خۆمان مسۆگەرەکە کە ئەوە فاکتەری یەکەم و سەرێکی و هەتایی سەرکەوتنە. باش ئەمەما باتە سەر پرسیارێکی تر کاگاری بۆ نمونەگەر لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕێککەوتن لەسەر پێکێنانی کابینەی نوێ و بەیەکەوە چوونە ناو ئەم حکوومەتەوە ڕەنگە ئەم دروشمانە بۆ هەرێمی کوردستان ئەوەکو خۆتانەڵێن ئێوە کردوتانە بە بنەما بۆ پێکێنانی کابینەکە تا ڕادەیەک جێگەی خۆی بگرێت بەڵام لەسەر هەڵوێستان لە بەغدا ئەمانە چەند کاریگەریە بێ ئایا لەوێ شەتوانن یەک هەڵوێست بن لە پاراستنی ئەو دروشمانەی کە لە هەرێمی کوردستان بەرزتان کردوێتەوە؟ آخر خۆی دووشت پێ بڵێم یەکەم من عەرزم کردی وتم ئەمە کە یەک ڕێزی خۆمانی مسۆگەر کرد کە تۆ یەک مشت بوویت دەنگت بە قووەتە موقفت بە قووەتە ئەمە یعنی چۆن ئەم ڕاستی ئێمە ئەسەلمێنین سەیری ڕابردووکە هەموو کاتێک کە ئێمە درس کەوتۆتە بینمانەوە نارانی ئەم میلەتەوە ئەم نیشتیمانە ئیسیفادەیان لەو درزە کردووە و کێشیان بۆ دروست کردوین بەڵام ئەگەر یەک بین کەس ناتوانێت یاری بە هیچ لایەکمان بکە ئەجا بە تەئکید بە یەک ڕێزی خۆمان یەک کابینەی موحەد لە زاخۆ بڵین هەتا خانەقین موقفی ئێمە زۆر بە قووە دەکات نەک لای عێراق لە ناوچەکە و لەسەر ئاسی نێودەوڵەتیش زۆر باشە هەنێ جار گوێبیستی هەنێ لێدوانە بین ینی لەگەڵ بەڕێوەچوونی کۆبوونەوەکان و دانوسانەکانیشتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە هەستەکەی تا ئێستا تای هەڵبژاردن هەندێک لە سەرکردەکانی هەنێ لە لایەنەکانی بەرنەیەوە ئەمە تا چەند کاریگەری لە سەر ڕێڕەوی ئەم دانیشتانەی ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستانە بێت نایبێ بۆ لەبەرەوەی ینی کەسی یا بڵین کەسانی نازجی سیاسی ئەوانی بڵین کامڵن لە ڕووی سیاسیەوە لەوە تێگەن کە هەڵبژاردنە و مانجێکە 2 مانگە یان نازانم چەنە ئەوە تێپەڕێت دیسانەوە یەمەوە سەر قسەکەی پێش و ئەبێت بابای سیاسی بێت تەعامل لەگە واقع بکە هەڵبژاردن کراوە نەتیجەکەی پەسەند کراوە گەڕانەوە بۆ دواوە نییە و گۆڕانکاریشی تیان ناکرێت لەسەر ئەساسی ئەو حقیقەتە ئینسان لەگەڵ یەکا معاملاکە و سیاسەتەکە ئەوەشی کە بڵین تای هەڵبژاردن بەری نەداوە ئەمانە دیارە یەک دووشت هەیە یا ئەوە تا میزاجی هێشتا باش نییە یا بە قسەکەی تۆیە کە تای هەڵبژاردن بەری نەداوە ئەگەر تای هەڵبژاردن سیاست مەدارێکی بەرنایابێ یا کۆمەڵی سیاست مەداری بەرنایابێ معنایەوەیە لە ئێستا ناژی لە 2 مانگ لەوە پێشاژی جاوە بۆ خۆی ئینسان شتێکی باش نیە ترەوە جای بۆ ئینسانێکی سیاسی باش ئاری هەرسین بەرپەرسێ لە خێچواری پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ بەڕێستان دەستێمان لەگەڵمان